سڵاوتان لێبێت پندێکی کوردەواری هەیە دەڵێ پێش ئەوەی تایەکە بتگرێ بەڕوو بەتانیەکە بە خۆدادا و هەروەها ئێمە لە سەرەتای ژیانمانەوە بۆ ئەو فێربووین کە بڵێین خۆپارێزی زۆر باشترە لە چارەسەرکردن. ئەم خۆپارێزیەش وا فێربووین کە دەزانین لە ڕێگەی وەرزش و شێوازێکی ژیانی تەندروست و ئەو خۆراکانی کە ئێمە ڕۆژانە وەری دەگرین بتوانین ژیانی خۆمان و تەندروستی خێزانەکەمانی پێ بپارێزین. بەڵام هەندێک جار پێویستمان بە چەند پشکنینێک هەیە بۆ ئەوی بزانین ئێمە لەسەر ڕێڕەوە ڕاستەکەی خۆپارێزین یان کەمێک لامان داوە. ئەم پشکنینانە کە پێویستە ئێمە ئەنجامی بدەین چەند پرسیارێکمان بۆ دروست دەکات. ئایا ئێمە لە چ کاتێکە ئەم پشکنینانە ئەنجام بدەین؟ کێ دەتوانێت پێمان بڵێ ئەو جۆرە پشکنینە ئەنجام بدە؟ پاش وەرگرتنی ئەنجامی پشکنینەکە کێ بەرپرسە لەوەی پێمان بڵێتەوە دووبارە ئەنجامی بدەوە یاننا؟ بۆیە ئێمە لەم بەرنمەیە هەوڵ دەدەین وەڵامی ئەو پرسیارانە لەگەڵ دکتۆر و هاوڕێی ئازیزمان دکتۆر شێروان ڕەحمان پزیشکی پسپۆڕی نەخۆشیەکانی هەنا و کارئەندامزانی وەڵام بدەینەوە. دکتۆر بەخێر سەرچاو فەرموو. بێگومان دکتۆر دەربارەی پشکنین یان فەحسی عام کە هاوڵاتیان زۆر پرسیاری لێوە دەکەن ڕای چەند هاوڵاتیەکمانەوە گرتووە باس سەرەتا بزانین ئەوان دەربارەی پشکنینەکان چی دەڵێن. ئەمن تەمەنم گەیشتە 42 ساڵی هەتا ئێستا فەحسی نەچمە فەحسی خۆم فەحسکەم چ نەخۆشەکردنە نەبوویتە کەلتور بەڕاستی سەکە دەڵێن نەخۆشم لاوانەیە دەورا پشت بە شتەشکە تێبن بە غەڵەت تێبن کە دەرێت چەند فەحسی دەکەم بە نەعاشکە تێ دەکەن دەرێ داخۆ دەبی چ نەخۆشیەچێبی چه دەردەچێبی ئەگەر بێتە ئەو ئیحتیمام پێ بدەن بە کەرتی تەندروستی بچین شەژمان جارە فەحساتی خۆمان بکەین پشکنینی بکەین ئەنجامەکەی چیە پێمان دەرێت دکتۆر ئەو نسبەی تو لەوەی ئەو ها عیلاج دەداتێ بەڵام نەگەیشتنەوە ئاستای گشتی خەڵک بچێ فەحس بکەن. ئەگەر پێشوەخت ساڵی 2 جار ئەتۆ بڕۆی فەحس بکەی زۆر باشە هەم بۆ خۆت هەم بۆ کەست هەم بۆ خێزانەکەت بۆ ماڵەکەت بۆ کەسایەتی خۆت باشترە کە مرتاحەبی بە جسمەوە بە تەندروستێک باشە تۆ هەز دەکەی تۆ باشی. دوونێ فاسێکم بۆ هاتووە چاوریم زۆر بوو لە جسمی خۆم فاسەکەم ئێستا بۆ هاتەوە پاش کە وەرزشکردن و ئەم شتانە فاسەکەم دابەزیوە لە 250 بۆ 140 فاسی چاوری خۆم. سەبارەت بە پشکنینی خوێن دیارەمە دیاردەیەکی گرنگە لە زۆربەی وڵاتەکان بەردەوامە ینی خۆ هاوڵاتیانی وڵاتانی تر پێشەوەی تووشی هۆکارێکی یان تووشی نەخۆشیەکی کوشندە یان تووشی نەخۆشیەکی پێشوەختە بن پێش ئەوەی کە تووشی ئەو نەخۆشیە بن چارەسەری خۆیانەکەن بەوەی کە پێویستە بچێت پشکنینی خوێن بکەنجا نەک پشکنینی خوێن بگرێت هەر پشکنینیشتر پێویستە هاوڵاتی پێش نەخۆشیەکە ئاگداری تەندروستی خۆی بێ ئەمەش بەڕات تاکو ئێستا لە وڵاتی ئێرانە خەڵکی کەم ئەو شتە دەکاتن چونکە هۆشیاری تەندروستی نییە ینی وا لە خەڵکی بکاتیان بوونە پەروەردەی شیوانیە بۆنە لە پەروەردە هەبێت بۆنە مامۆستاکە وا لە خوێندکارەکە بکات یان وانەیەشی وا لە پەروەردەدا بندرێت کە خەڵکی هۆشیار بکاتەوە کە پێویستە پێش ئەوەی تووشی نەخۆشی بێت چارەسەری خۆی بکات بۆەوەی کە پێویستە بچێت پشکنینی خوێنیا هەر پشکنینیشتر بێ پێویستە بیکاتەوە. وەڵاهی من پێم باشە و پێشم زەڕورە کە ئینسان لە هەر 6 مانگ جارێک یاخودی لە هەر ساڵێ جارێک فەحسێکی خۆی بکە پێم باشە بکرێ بەڵام ئایا نەبوون و ئەو هۆکارانە لەوانێت چەند فاکتەرێک بی کە خەڵک نەتوانی ئەو فەحسێ بکە یەک لەبەر جۆری گرانی فەحسەکان دوو معایدە و ئەو شتۆکە گرانانە کە نەتوانێت کار ئاسانی بکات لە بۆ خەڵک خۆی ئەمە دەبی بازی ئەو شتەش بکەین کە چینی مجتەمەعی ما زۆربەی لە چینە دەوڵەمەندەکان پێک ناتوە ینی چینی هەژار و وەسەدمان زۆرە ئایا ئەو فەحسانش کە بۆ کوالیتی و بۆ پارە زۆرەی هەموو کەس دەتوانی ڕەنگە ئەوانە فەرامۆش بکرێن خەڵک لە سەحەت و تەندروستی خۆی نەبێچینە. دکتۆر گیان دووبارە بەخێر بێ. زۆر سپاس. جۆمان لە قسەکانی ئەو هاوڵاتیان یەکێک لەوان دەڵێ پشکنین نەبووە بە کللتور خۆی لە خۆیدا ئەم پشکنینە چییە هەتا پێویست بێ بە کللتور و ئێمە بتوانین ئەنجامی بدەین. بەڵێ خۆی ئەگەر ڕۆشنبیری تەندروستی لای هاوڵاتیان باشتر بیتن دەزانیتن کەی و چۆن ئەم پشکنیانە ئەنجامداتن پێویست ناکاتن هەموو کەسێک بچتن پشکنین ئەنجامداتن و بە پێی تەمەن بە پێی ڕەگەز بە پێی بڵاوبوونەوەی نەخۆشی بە پێی ئەو گایدلانانەی ئەو ڕێنمایانەیەکەوە پزیشکان و تەندروستی ئەو وڵاتەوە ئەو شوێنە دای دەنێن ئەوان دیاری دەکەن
کەی و چ تەمەنێک و چ ڕەگەزێک بێتن بۆ کام پشکنین بەڵام ئەبێ لایەنێکی تەندروست بەڵێ. پزیشکی بڕیار بدا چێت پشکنین بەڵێ باشە خۆی لە خۆیدا ئەم پشکنینانە چین دکتۆرجان بڵێ پشکینەکان زۆر زۆر و زۆر ئاستن ئاستەکی سەرچایی هەیە کەوا با بڵێن من تەمەن 45 ساڵە ئەچم پشکنەی سەرەتایەکان دەکەم بۆ نیشانە زیندەکانەکان با بڵێن فشاری خوێنم چەندە لێدانی دڵم چۆنە هەناسەم چۆنە پلەیگەرمام چۆنە لەوانەیە کەمەک زیاتر دکتۆرەکە بڕیارداتن با بڵێن چەورەکانی چەندە شەکرەکەی چەندە کێشەیەکەی هەیە وە دەکاتن پشکنێشکی بۆ ئەنجامداتن ئەوانە ئاستەکی سەرەتایی نەکە دەکرێن هەتا دەگاتە ئاستی زۆر زۆر بەرزتر بۆ نمونە ئایا لە دوای شێرپەنجە دەگەڕێم لە دوای گرەیەکان دەگەڕێم لە دوای نەخۆچەکی دڵ دەگەڕێم ئەوە ئاستە چکەیە کەواتە ئەگەر جنابێت تەشریف بێریتە ئێرە هاوکارانم ئەم گرافیکیان ئامادە کردووە بەڵێ پێناسەکەیان بەو شێوە هەڵبژاردووە کۆمەڵێک پشکنین بەر لە دەرکەوتنی نیشانەکانی نەخۆشی کە ئەنجام دەدرێن یعنی مەرج نییە نیشانەیەکت هەبێ بەڵێ ئەوە پشکنین ئەنجام بدەین ئەو شەی بەر واتە پێش زۆر گرنگە بزانین کەەوە ئەمە لە خۆپاراستن دائیمەن پێش ئەوەیە نیشانەکان بەدیارکەوتن بەڵام بۆ نمونە ئەگەر ئەم لە ماڵەوە دووسێ کەسیکە دایک و باوکم یان برام شەکریان هەبوو منش پێویست دەکەش بدام شەکرم چەندە ئەگە فشاری خوێنیان بەرز بوو منش پێویست دەکا بزانم ئەگە هەناسیان تەنگ بوو منش پێویستە بزانم ئایا ئەوە پێویستم بە پشکنینە بەڵام ئەوەی کە لە قسەکانی جەنابەت جوێم لێ بوو ئەمە هەمووی لە ناو بازنەیەک دەگەڕێتەوە کەوا پێمان دەڵێ دەبێت پزیشکان بڕیار بدەن لەسەر ئەو جۆرە پشکنینە بەڵێ من زۆر لام گرنگە پزیشک بڕیارداتن چکە ئەوەی دەبینین بە هەدەردانی ئەو موادەیە کە بەکاردێ بۆ پشکنین من هاوڕەیەکمێ دەچبەت تاقیگا هەموو فەحسەکانم بۆ بکە شتیوان نەبووە یاندا ئەو شێوازی پشکنینی گشتیە بەڵکو چەند مەبەستێکی هەیە پشکنینەکان بەڵێ کە لەوانە ڕێگریکردنە لە نەخۆشیەکان و بە دوواداچووی نەخۆشیەکان ئەو دووە زۆر زۆر گرنگە ڕێگەریکردنە نەخۆشەکان دیسان ئەتوو باشە لە تیچ فەحسەک دەکەی پێشتر بڕۆ لای دکتۆرێک ئەو قەزیە خۆت بۆ شەرح کە برێ من ئەو کێشەم هەیە یان ئەو ترسەم هەیە یان هاتووم بزانم فەحسەک پێویستە بۆم بکرێتن ئەو دەزانێت پێویستە بۆ کاتم بۆ دروستی ژمارەی دیاری کراو لەوانەیە تێچووی کەمتر بیتن کاتی کەمتر بیتن و باشتریش هەدەفەکە بینی کە ئەمن لە دوی دەگەڕێم ئەو یەکەم هی دووەمیش ئەگە تو نەخۆشی ئەکید لای دکتۆرێکی فایلت هەیە چەند جارە سەردان کردیا ئێستا دکتۆرەکە دەوێت بزانی چی لێ هاتەوە نەخۆشەکەت بەرەو باشی چووە بەرەو خراپی چووە ئەمەش بنامەیەکی گرنگی وەرگرتنی چارەسەرە بزەبت ئەوە کە دووە مەکامە هەموو وەکو دکتۆر بە دوای داچوونەکان دەکەین بە پشکنین بەردی هەیە بابزن بەردەکەی چی لێ هات گرێ هەیە گرەکەی چی لێ هات خوێنی کەم بوو خوێنەکەی چی لێ هات چەورەکانی چی لێ هات دڵی ئێستا چۆن کار دەکاتن ئەوەش ئێمە بڕیاردێنێرن 3 مانچکە 6 مانچکە بەڵام ئەمن هیچ هۆکارێک نەبی بە خۆم بچم کۆمەڵک فەحس بکەم لە پێش دکتۆری دانێم وابزەم ئەوە لە هیچ وڵاتە چی ئەمە کاریگەری لەسەر ئابووری و لەوانە جەستەیشی هەبێ هەندێک پشکنین هەبێوانی و زۆر جاریش هەیە هەمووت بۆ دەنیتن ئەوەی تێدانێک کە دکتۆرەکە دەیەوێتن واتە دەبینە بچیریەکە چکە بکاتن بۆیە باشتر وایە دکتۆرەکە بڕیارداتن بەڵێ باسی تەمەنت کرد تەمەەن چ ڕۆڵێکی هەیە لە دیاریکردنی ئەم پشکنینانە دکتۆرجان بەڵێ بۆ نمونە وەکو نمونە وەرگرین زۆربەی زۆری نەخۆشەکانی گرێ و شێرپەنجە ئەوانی کە برێن باون بابنێ بۆ نمونە ئی ئافرەتان بابنێ ئی مەمچی با بڵێن لەوانەیە پاش تەمەنی 45 ڕوبداتن بۆی لە هەندێک وڵاتان چلیان دانەیان 45یان 50یان دانایە وەکو سکرینن وەکو بزانن لە وڵاتی چەند کەسێتی مەمۆگرافی بۆ دەکەواتە ئەشعەچی بۆ مەمکانی دەگرن یان با بڵێن دەبینن لە وڵاتی زۆر کەسەیە تووشی شێرپەنجەی بۆری خواردن سوێنسک و گەرێ دەبیتن مەسەرەن ئۆجدیەکیان نازورێکیان بینینی گەدایان لە بۆ دانانە بە پێی وڵات و بە پێستان دەردی ئەو وڵاتی بۆ نمونە مەسەن بۆ پرۆستات ئەمە چاڕوان ناکەن پرۆستات لە نێرە کەبی لە تەمەنی 15 ساڵی لەوانەیە لە پاش 50 ئەم PSH بۆ دەکەم فاسش بۆ دەکەم بزانم بێگومان ئەمەش گۆڕانکاری پێدادی ئەگەر هاتوو بەڵێ ئەو کەسە لە خانەوادەکەی کێشەی هەبوویانە کاتەکەی لەوانێت بەدڵنیایەوە بەدڵنیایە ئەمەش چەند نەخۆشیەک هەیە چەند حاڵەتێک هەیە کە پێویستە ئێمە گرنگی پێ بدەین دەربارەی پشکنینەکان بەڵێ ئەو نمونە شێرپەنجەیە فشاری خوێنە ئەگەر لەسەر ئەم نەخۆشیانە زانیاریمان بدەیە دکتۆریان
بەڵێ شێرپەنجە باسمان کراوانی کە لە وڵاتیمە زۆر باوە شێرپەنجێ بەم کە بۆ نمونە شێرپەنجە سیەکانە شێرپەنجێ خوێنە ئەوانە زۆر باون نیشانەمان هەیە سەرەتاییە دەتوانین دەری بکەین ئەگە ئەو نیشانانە شەبیتن خۆت دەزانی کەی زووتر ئەمە نیشانەکەمان دەستکەوت چارەسەرەکە ئاسانتر و باشتر و دەرئەنجامەکانی باشتر دەبێت لەوانەیە هەندێک شێرپەنجە بێدەنگ بن ئێمە ئاگامان لێ نییە و چارەسەری تەواویشی هەیە ئەگە زوو بیگەینێ ئەوەش زۆر گرنگە بڵێ لە قۆناغە سەرەتایەکابی فشاری خوێن باوە و باوتریش دەبیێڕێن ڕێژەی توشبوون بە فشاری خوێن لە زیادبووندایە ئەگە لە قۆناغە سەرەتایەکان بین لەلایەنی کە نتوانین ماکەکانی ئەو نەخۆشیی نێلینیان کەم کێنەوەیان ژیانێکی زۆر ئاسایی بژیتن ئەو شخصا کەی و کێ بیکە فشاری خوێنەکە بەڕاستی ئەوەش هەموو کەس لەوانەیە لە ماڵەوە ئامێرێکی هەبی بتوانانی فشاری خوێنی خۆی ئێستا ئەو ئەلکترۆنیەکان جێبەجێ بکەیان لەلایەنی هەر کەسێکش کە بێتن بەس بڕیاردان ئایا ئەوە فشاری خوێنی بەرزەیان نزمە ئەوە شە دەبی لای پزیشکی پسپۆری هەنا و پزیشکی پسپۆر بیتن بۆ نمونە ئەگەر دوو جار سێ جار بەڵێ فشاری خوێنی خۆی گرت لە ماڵەوە بەڵێ بینی جیاوازی هەیە بەرز بڵەوە هەیە سەردانی پزیشکەکە دەکە ئەو بڕیاردە دەکە ئەمە ئەو بڕیاردە بەلەوانی هەندێک حاڵەتی ئاسایی هەبێ بەرز بووبێتەوە مەسەرەن 160 لە 190 بووە خەڵک دەن 16 لە 190 زۆر ئاساییش بۆ هاتە لای ئەمە ترسێک بووە خەمەک بووە سترێسێک بەوەی کرێ فشاری خوێنی بەرز بیتن زۆر باش نەخۆشی شەکرەش دووبارە باوە و منداڵی شەیتی و گەورەش هەیتی زۆر پێویستە پێ دەڵێن بکوژە بێدەنگەکە بکوژە بێدەنگەکە بەداخەوە ینی کۆنتترۆلکردنی لەوانی ئاسان نەبی بۆیە باشتر وایە زوو لە قۆناغە سەرەتاییەکان ڕێگر بین باشتر وایە هەموو کەس لە تەمەنی 45 ساڵی لەلایەنی کەم بزانی ئەگە بە منداڵیش ئەو پشکین نەبکرێتن باشترە چکە ئێستا منداڵی زۆر ڕێژەیان زیاد بوون لە توش بوون ئەو ئامێرەی بە هەمان شێوە لە ماڵان هەیە سوود بەخشە دەتوانن ئیسفادە لێ بکەن سوود بەخشە و هەتا ڕاددەکی زۆریش ئەنجامەکانی تەواوە بەڵام بۆ نمونە ئەگەر پێستت زۆر پاک نەبی لەوانەیە ڕێژەکی هەڵەت بداتێ دوش ئەمە ناتوانین بەس بەو پشکینە بڕیاردێن ئەو بڕیارێکی گەورەیە بڵێن ئەتو شەکرت هەیە ئەمە پشکنیندکەی بۆ ئەنجام دەدەین مەسەلەن ئەو سێمانگە و میزەکە و ئیشتکێ بە خواردن و بێ خواردن ئەوەش خۆمان بڕیارە کۆتایەکەت دێن چاوری خوێن زۆرە و وەکو چاوری دیار نابیتن وەکو لەوانەیە وەکو باکان دیار تووشی نۆرێ دڵ بووە تووشی کێشەچکە بۆ لە دەمارەکان و لوکەکانی خوێنی بۆیە ئەوەش بڕیارەکانی ئاسان نییە باشتر وایە پزیشک بڕیاردە هەموو کەس پێویستی پێ نییە وەڵامت چاوریی خوێنم بۆ خۆم کردیە با دکتۆرێک پسپۆر بیتن بڕیارداتن چکە ئەو دەزانێتن کەی بی بکە و چۆن چارەسەری بکاتن مەرجە ئەو کەسێک کە قەڵەو بێت چاوری خوێنیشی بەرز بێت یان بە پێچوانەوە بەڵێ هەردوو شتەیە لەوانەیە زۆر قەڵۆبی هەر بابن ئەو چوار پشکنینێکە زۆر باوە لەگە چەند ئیندێکسەشی دێکاتن و هیچ کێشێ نەبی بەس ئەوەمانێ ئەوە نییە تو دووری لە ئەو گرفتانەی کە تووشت دەبیتن بەهۆی چەوری بۆی ئێستاکە پێناسەی دیکە هەیە و پێوەریت کە هەیە بۆ ئەو شتە بابنە بۆ چەورەکان لە خوێنی هەیەیان نیە قەڵەوی خۆی لە خۆیدا نەخۆشیە کە قەڵەو بووی چاوەڕوانی ئەوەی دەکەین ئەمە زۆر ئەندامی وەکو دڵ و گورچیلە و برێندە لورکەکانی خوێنێت تووشی گرفت ببن بۆیە دیسان بڕیارەکە ئێمە دەدەین چەند قەڵەوە چۆن خۆی چارەسەر دەکاتن کە ئێستا دەزانن بوویتە لەگە ڕێزم بووتە زۆرێک لە بازرگانی بوویتە تیجارەتێک لەگە قەڵەوی ئەو دەرمانی بخۆ قەڵەوی دادەبەزی ئەوەی بکە باش دەبی زۆریشیان ئەمانە بنەما زانستیەکانی تێدانە بە هەمان شێوە وەکو دەڵێن کاتێک کە کەسێک کێشی زیاد بیان قەڵەو بێت تووشی نەخۆشیەکە بێت زۆر بە زەحمەتتر چاک دەبێتەوە لە چاوی شێگا کە ئەگەر هاتوو کێشی دروست بێ یان لە چوارچێوەی کێشی ڕێگە پێدراو بێت بەڵام ئەو لە شێ تو کە ئەو کێشەی هەیە کێشە زۆرەکەی هەیە باشتر وایە بە شێوازێکی پزیشکی و زانستیانە تەعامل لەگە بکەی نەوەک وەڵام لە مانگەکی دەچلۆدا لە بەزێنم و پاشان تووشی گرفتی کە دەبی لە کەمی کانزاکان لە کەمی ڤیتامین کاوانش کێشە زۆر گەورت بۆ دروست ئەو کەسانی کە کێشیاندا دەبەزێنن پێویستیان بۆ هەیە پاشتن مانگێک پشکنین بکەن بۆی بزانن ئەم کێش دابەزاننش زەرەری نەداوە بەردەوام پێویستیان پێەیە ئێستاش وەکو ڕێکلام نەبیتن لە شاری مەلۆ زۆر شارەکان دکتۆری پسپۆر هەیە کە بە شێوەی زانستی دێکا بەداخەوەش هەندێک کەسیکە هەیە ناوی دەنێم کەس کە ئەوی شێ بە شێوەی نازانستی دەکەن تووشی کێشە و گرفتی زیاتریان دەکەن قەڵەوەکەی خۆی کێشە گرفتی کەمتر بوو لەو کێشانێک کە تووشی بووە بە هۆی ئەو
شتانی کە ئەم ناوی لێ نارێم چارەسەر ناوی لێ دەنێم زیان بەخش بۆ ئەوانەی کە بەکاردێنێت. زۆر باشە کەواتە پێویستە هاوڵاتیان هەمیشە ورد بن لەسەر هەڵبژاردننی ئەو بابەتانی کە پەیوەستی بە قەڵەوی و دابەزانی کێشۆ هەیە. دەربارەی ئێسکەکانمان ئێمە چۆن بزانین ئێسکەکانمان چ پشکنینی بکەین کە بزانین ئەو ئێسکانەمان لە بارێکی تەندروستایە خواردنمان چۆن بێت چی بکەین. دیسان لێرە تەمەن و ڕەگە زۆر گرنگە بۆ نمونە هەموو ئافرەتە کە تەمەنی بووە 45 و بەرەو 50 و دەبیت چاڕوانی ئەوەی بکاتن ئێسکەکانی تووشی گرفت ببن بۆ هەندێک هۆکاری هۆرمۆنی و هەندێک هۆکاری خواردن و هەندێک هۆکاری وەرزشی بۆیە هەمویان پێویستیان پێدەبی 45 ساڵی کە با بڵێن سووری مانگانەیان بەرەو نەمانچ و دکتۆرێک بیان بینیتن بزانی ڕێژەی کالیسیۆمیان چەندە ڕێژە ڤیتامینیان چەندە ئەو ئەنزیمان و هۆرمۆنەکان کە کاریگەریان هەیە غودەکانی چۆن ئیشێ دەکاتن هۆرمۆنەکانی چۆن ئیشێ دەکاتن واتە ستاندەردێکی بۆ دروست کا بڵێت تۆ لەو حالەتەی ئێستا پێویستت بەوەیە نێر پاش 15 ساڵ لەوەیان بە 55 تووشی ئەو کێشانە دەبن بەڵام مەرجیش نییە ئەگە تووشی شکستە چی بوون یان تووشی ئەزیەتێک ئازارێک یان زەبرەشی دەرەچی بوون لەوانەیە زووتر تووشی کێشەی ئێسکەکان ببن هەینێک شتەوە پێویستە ئەمە دیسان بڕیارەکە لای دکتۆرێکی پسپۆری ئێسک کە ئەو بڕیار بدات ئەو بڕیارداتن چۆن چی لە بۆ بکرێتەوە. زۆر باشە دکتۆرجان زۆربەی پشکنینەکان پاش ئەوەی کە پزیشک دەیانبینێت لە تاقیقەکان ئەنجام دەدرێت. بەڵێ جەناب ئیسراحەتکە ئێمە هاوکارانم بە هەمان شێوە راپۆرتێکیان لە یەکێک لە تاقیگە ناوەندیەکانی هەولێر ئەنجام داوە با بزانین چی تێدایە. پشکنینی پێشوەخت زۆر زەڕورە بۆ هەموو کەس زەڕورە بەجددی زۆر ئاسانترە هەرچی نەخۆشیەک بێت بۆ نمونە نەخۆشی شێرپەنجەی مەمک لە ئافرەتانە زۆر بڵاوە ئەگەر زوو بێ بزانی کە ئیشتا نەخۆشەکە بڵاو نەبووتەوە لە حاڵەتێکی ئەوەڵیایەتی پێی بزانی حەلەکەی زۆر ئاسانترە و بڵین چانسی حەلبوونەکەی چانسی چاکبوونەوەکەس زۆر زیاترەکات و پارەیەکی کەمترەکەوێ بۆ خانەوادەیە خەمێکی کەمترەکەوێ بۆ نەخۆشەکە لەبەرەوە زۆر زارورە. پشکنینی پێشوەختی بە نەخۆش یان بە خەڵک بۆ خەڵک ئەگۆڕێ ئەوە نییە بڵێ یەک پشکنین هەبێ یەک ستاندارد هەبێ و هەموو کەس دەتوانێت بیکە نمونەیەکی بەسیط حتا جلکی بەریشمان بۆ کەسێک بۆ تا کەسێکی کە ئەگۆڕێ پشکنینیش بە هەمان شێوە فەرق و جیاوازی زۆر هەیە. بەداخەوە زۆر غەڵەت تێگەیشتن هەیە لە ناو کۆمەلگاکەمانە پێویست ناکات یعنی بە تەکیدی هەموو 6 مانگجارێ هەموو چەند مانگجارێ بۆ کولی نەخۆشیەک پێویست دەکات ڕێنمایی دکتۆر وەرگری دکتۆر من ئەو کێشەیەم هەیە لە ئایلەکەمە ئایا من ئەگەری توشبوونم چەنە ئایا کەی پێویستەکە من پێشوەخت ئاگام لە خۆم بێ و پشکنین کەم بەو شێوەیە ڕێنمایی بە عام زۆر مهمە لەلایەن دکتۆرە وەربگیرێ ئەو مێژووی نەخۆشەکە وەرەگرێ مێژووی ئایلەکەی وەرەگرێ بەپێی ئەوە ڕێنمایی ئەکات تۆ پێویستەکات لە ئێستەوە یا لەو تەمەنەوە و ئەوە نەماوە بۆ جارێک پشکنین بکەین. ئەوانەی بەعام لەگەڵ ڕێزم بۆ هەمولایەک ڕۆشنبیریان زیاتر ئەخوێنەوە لە ئینترنێت معلومات زیاتر کۆکەنەوە لە شوێنان ئەوانە بەجددی زووزوویان پشکنینی خۆیانەکەن ئەوانەشی کە ترسێکیان هەیە لەبەرەوەی لە وەکو باسم کرد لە خێزانیانە باوکیان دایکیان مامیان یەکێکی نزیکیان کێشەیەکی هەبووە کێشەیەکی تەندروستی هەبووە ئەوانیش ترسێکیان هەیە کە خۆیان توش بن و زووزوویان بەلامان بەڵام وەکو باسم کرد بەعام لەبەرەوەی هەندێک نەخۆشی هەیە کە زۆر بەسیتە و لە کوردستانی زۆر بڵاوە شەکرە و زەخت و نەخۆشی چەوری ئەوانە ئێستا خەڵک زۆریان داوایەکەن. کۆمەڵە پشکنین کە بڵێ کەسێک کە
بڵێ من کۆمەڵێک پشکنی نەکەم ئەتوانم باری تەندروستی خۆمی یان ئەو کەسێکی ئێمە زۆر جار لەوانەیە بەڕێزی شت لە نەخۆشخانە کاتێک کە نەخۆشێک سەردانەکە دکتۆر فەحسێکی عام بۆ بکە ئەم کۆمەڵە پشکنینە لەسەر چ بنەمایەک دانراوە ئایا بوونی هەیە ئەگەر بوونی نییە خەڵک ئەمەی لەکوێهێنەوە چۆن بتوانین ئەم بیرۆکەی ڕاستکەینەوە بڵێ تێگەیشتنشی غەڵەت هەیە لە ناومە لە پشکنینەکان لە وەرگرتنی دەرمان لە گۆڕینی دکتۆر مەسەرم ماڵنی ئێستاکە کە سەلازەکەی نەکەوە بچەند علاگە دەرمانش تێدانە بچن کە چەکمەجەکەی دەربینە ئەوەندا فەحسێ تێدایە کە دێتە لای تو سێ علاگە لەسەر مێزەکە دادنی هەمووی پشکنینە پرسیارەکە ئەوەیە ئەوە تەواوە نەخێر چۆن ئەو نەریتە چۆن ئەو کەوتورە هەڵەیە پەیدا بوو ناومە بەهۆی ئەوەی تێگەیشتنێک و ڕۆشنبیرش تەندروستی باش نییە لای ئەو وڵاتم بۆیە دەبی میدیا لێکوانە ڕۆڵێکی بەرچاو ببینی ڕۆژانە هەفتانە بیتن بە شێوەی ئەو سۆشال میدیەکان بە تەلەڤیزیۆن بەچی پێیان بڵێ گەر پێویستت بە پشکنین نەبوو پێویست ناکە بچ سەردانی نەخۆشخانە و تاقیەکان کەم بکەیت ئەگەر تایبەتیش بێ ئەگەر لە جیرفانی خۆشت بیتن ئەوەش زۆرێکە بەهادەردان لە پارە و با بڵێن لایەنی ئابووری ئەو شتانە دەبی دکتۆرەکە بڕیاداتن زۆر جار هەیە نەخۆشێتە لایمە هیچ پێویست نییە تەنها چتکە پێویست پێوەبی ئەوەیە هەر لە ژووری خۆمە جێبەجێ دەبێتن بۆ نمونە فشاری خوێنی چەندە هەناسەکەی دڵی ئەو شتەکانی دی با بڵێن نیشانەکانی دەجیت هەمووی جێبەجێ دەکەن و پێ دەڵێن تۆ هیچ پێویست نییە جاری تریش هەیە نادەنێن ئەو شتانە بیکە بۆ نمونە بڕۆ چاورەکانمە بۆ فاسکە بۆ شەکرما بۆ فاسکە کاری گورسیلەکانت چۆنە جەرگت چۆن ئیش دەکاتن ئەوانە دیسان گەڕانەوە سەر هەمان خاڵی سەرەتایی کە با دکتۆرەکە بڕیای لەسە بداتن کەواتە ئێمە گەیشتینە ئەو بڕیارەی هیچ پشکنینێک بەبێ ڕاوێژکاریکردنی پزیشک باش نییە ئەنجام بدەیت نمونەی ئەوانە چەند پشکنینێکمان هەیە دووبارە ئەزێت دەینەوە بۆ لای شاشەکە چەند پشکنینێک کە لەم گرافیکە پیشاندراوە دکتۆریان کە من یەک بە خۆم بۆ نمونە تیشک دەبینم پزیشک دەبینم پشکنینی خوێن و هەندێک پێبینینەکان کە نازوڕەکان لە ناو خەڵک باز دەکرێت بەس من وەکو پزیشکێکەگە قسە بکەم ئەم جۆرە پشکنینە کە ئەگەر هاتوو من زۆر پێویستم نەبێ من ئەنجامی نادەم چونکە تیشک خۆی ماترسیدارە زیان بەجەستەوانی لەم گرافیکە چی دەبینی دەتوێت چۆن وەسفی پشکنینەکان بکەی بەڵێ تەمەنت دیتت بەسەر چووە باڵێن 45 سەردانێکی پزیشک بکە منداڵەکەت هەیە نەخۆشە سەردانی پزیشک بکە لە خێزانی ئێوە نەخۆشیێک هەیە باوە سەردانی پزیشک بکە ئەوە یەک پشکنینی خۆیان تەنها پشکنین کە ئەمە ڕێگەماندایە لە ماڵەوە بکرێ پشکنین شەکرێ بۆ ئەو کەسانەیە کەوانە خۆش دەکرێنەیە با خۆیان ئەنجامدەن ئێمەش وەکو تایم تێبڵە چیان بەدادێن جەدوەرە چیان خشتیان بەدادێن مەسەن بۆ نمونە بیرایەتی ئەوەندە ساعت ئەوەندە بیکە پێش خواردن پاش خواردن ئەنجام بداتن ئەوەی تر هیچیان مافی کەس نییە بڵێ بابچم پشکنینەکان دەچی بیکە بەڵام بڕاتە پێویست ناکاتن زۆر جار باز دەکرێت حتا لە سوۆشیال میدیاش لە بۆ مەبەستی بازرگانیان ئەوانە ئەمە بەکاردەهێنرێت زۆر بەداخەوە کە بیانەوێ بڵێن ئەوەندە پشکنینە بەو نرخە هەرزانە وای دەکە کە هەموو کەسێک بچێ ئەنجام ئەو جۆرێک لە هاندانی هاوڵاتیانە ئێمە لە تاقیگەی فلان وەرن ئەوەندە پشکنێتان بۆ دەکەین بۆەوەندە کاکە گیان با 10,000ش بیتن پێویست ناکاتن من نایکەم باش هاتا دکتۆرەکە با بڵێتن ئەوە ئەوم بۆ بکە تیشک هەر بە هیچ شێوەیەک کەس بۆی نیە خۆی بڕیاری ئەوەی براتن وەڵام من تیشکەکی بۆ ئەو نەخۆش دەگرن بەداخەوەندە کەسەیە لە ئیشی ئێسک ئیش دەکەن دکتۆر نینە بڕۆ ئەشعام بۆ بگرە هەنی حتا خۆیوەکو پشکنین ئەو بۆ چێ دەکرێت کۆی باسی کرد بەڵێ دیاریکردنی شێرپەنجەی مەمک بۆ نمونە ئەوانەی کە سیەکانیان هەوکردنی هەیە ئیلتیاب قسە باشتە چوان هەیە ئەویش بۆی ناکەن یەکەم زار کە دیتمان شتێک پرسیار لە مێشکمان پەیدا بۆ دەبی گرەیەکی نەبی دەبی با بڵێن هەندێک ئیلتیهابات خڕنەبوویتەوە ئاوک لە سینجی نەبی ئەوی کەمە پێ دەڵێن با لە بۆ خەڵکەکە تەلێمان تێبگاتن هەینێ من بڕیا دەدەم تۆ بڕیار سۆنەریش نابێ خۆمان بکەین سۆنەریش نابێت بکەین وەلەو سەلامەتە زۆر سەلامەتە ینی بۆچی بکەین بەڵام بەو جانبەی کە ئەگەر هاتوو پێویست نەبێ بۆ زیانی ئابووری لە خۆ برێن بیکەین واتە سۆنەری خەستەخانی بەبەر ناکەوی هەموو خەڵک سڵێ دەگری ئەو کەسێکە پێویستی بەبەری ناکەویتن ئەو کەسێکە پێویستیش ناکاتن بۆی دەکرێتن نازوڕەکان ناڵوڕەکان هەر ئەوە دەبی پزیشتی پسپۆر بڕیارداتن
بۆ نمونە کێشت هەیە لەگەدەت چارەسەر وەرگرتیە چەند جارێک چارەسەر وەرگرتیە چانە بیۆ ئەوجە بریادەدەتنیان لەوانەیە لە یەکەم بینینی پزیشک هەست پێ دەکەکەوە کێشک هەیە کێشەکە ئەوەندە نییە کە بەس برینەی ئاسایی بیتن یەک پزیشکی پسپۆرەکە بریادداتن ئەوەش بەڕاستی ئەمە نامانێتن ینی خەستەخانەکان و تایبەتەکانیش کە مەشغول بن بۆی بۆ هەندە خەڵک کە پێویست ناکاتن هەڵگرتنی خانەکان زەرعکردنیان بەڵێ ئەوە زۆر با بڵێن سەب سپێشاڵەتیە دەبیتن ڕۆیشتوە بۆ سەماتوانین لێرە باسی بەڵێ ئەوە تەنها ئەو کەسانێک کە مەترسی نەخۆشیێکمان لێ هەیە کە بە هیچ ئەو ڕێگایەکانیدی ناتوانین دیاریکردنەکەی نەخۆشیەکەی بکەین هەینێ ئەو بڕیارێت دێنە پێویست دەکاتن بەشێک لە شانەکانیان لە خانەکانیان لەوان ئەندامەکە بە تەواوی هەڵیگرین بینێرین ئەوەش نە ئیشی لەگە ڕێزم فیزیکەشی ئاساییە نە ئیشی یاریدەری پزیشکیە پسپۆری ورد بەڵێ دکتۆر شێروان لەم بەرنامێ پێیوتین کە ئەگەر هاتوو پشکنینەکان لە ڕێگەی پزیشکۆ ئەنجام بدەین تەندروستیمان زۆر باشتر دەبێ و بۆیەش ساڵی 45 یان لە تەمەنی 45 ساڵی بەرەوسەرەوە هەڵبژارد دەمانوێت ئەو تەمەنە دەوڵ بکەین و کەسەکان تەمەنیان درێژ بێ زۆر سپاس زۆر سپاس تا بەرنامەیەکی تر هەموو لایەکتان هەر تەندروست